لە ڕۆژهەڵاتی شاری سلێمانی بە دووری نزیکەی 3 کیلۆمەتر لە شەقامی 6 مەتری پرۆژەی نیشتەجێبوونی شاری ئاسۆی گەشت لەسەر ڕووبەری 225,000 مەتر دووجا بەدی دەکرێت. پرۆژەکەمان پێکهاتووە لە شوقەی 120 مەتری سافی، پێکهاتووە لە هۆڵێکی گەورەی وهروەها 3 ژووری نووستن، مەطبەخ، مشتەمەلات، 2 باڵکۆن کە بە کۆیەتێکی زۆر باش دروست کراوە بە دیواری عەزل بە خشتی سوور و هەروەها توانیمانە هەموو پێداویستیەکانی یەکەیەکی سەردەمیانە لە پرۆژەکەیە بەجەستە بکەین. لە ئێستادا پرۆژەکە 680 یەکەی نیشتەجێبوونی دروست کراوە و دراون بە هاوڵاتیان. 600 یەکەی نیشتەجێبوونیش تەواو نەبوون، ئەو یەکانە بە شێوازێکی هاوچەرخ دروست کراون تا ڕادەیەک مەرجەکانی سەلامەتیان تێدایە. بەوتەی خاوەنی پرۆژەکە لەسەر ئەرکی خۆیان خزمەتگوزاریەکانی ڕێگاوبان و چەندین خزمەتگوزاریان جێبەجێ کردووە کە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکان بووە. لەگەڵ ئەم هەموو قەیرانانە ئێمە نەوەستاین لە پرۆژەکە بەردەوام بووین سەرڕای ئەوەی کە زۆر کۆسپ و زۆر ناخۆشی هاتە سەر ڕێمان، بەس ئێمە نەوەستاین ئیشەکەمان کرد بە زیاترەوە بەو کواڵیتی کە ویستومانە بە بەرزتر کردومانە. بەعزە شتێکێ لەم پرۆژانە کە لەسەر ئەرکی حکوومەتە کە ئاو و کارەبا و مەجاری و جادە و ئەمانە بێنێتە بەردەمی پرۆژەکەمان. بەداخەوە حکوومەت بەهۆی قەیرانی داراییەوە نەیتوانیم ئیشانە بکات و ئێمەش بۆی نەوەستین لە ئیشەکە، خۆمان هەستاین بە دابینکردنی ئاو، بە دروستکردنی جادەیەکی ڕێڕەوێک لە بیدایەتەوە بە ناو ماڵەکانە ئەڕۆی، دوایی دەرکەوتوەمان کەم ڕێڕەوە ئەرکی خستۆ سەر ناو ماڵەکان، هاتین گواسمانەوە بۆ ئەم ڕێڕەوە تازەی کە لەسەر دیزاین و لەسەر لەژێر ڕێنمایەکانی شارەوانیە ئێمە هەستاین بە دروستکردنی ئەم جادەیە. هەر لە چوارچێوەی پرۆژەی نیشتەجێبوونەکەدا پرۆژەی ئاوی خواردنەوەی بە سیستمێکی هاوچەرخ دروست کراوە، بەهۆیەوە بە فیڕۆدانی ئاو ناهێڵێت و ئاوی پاکژی خواردنەوەش لە ڕێگەی تۆڕی دابەشکردنەوە ئاوی خواردنەوە دەگاتە ماڵان. هەموو ماڵێک کە ئەچێتە بەردەمیەوە سەرڕای ئەوەی کەوا نیزامێک دانراوە تەنزیمی قووەتی ئاوەکە کات تقریبن 2 بار بۆ 3 بارە لەسەری، یعنی ماڵەکە بە ئیستراحەت بۆ هەموو شوقەیە بۆ تەوزیع کراوە، یعنی دابەش کراوە. ئەمەش ئەوە ئەکات بە ئاو بە فیڕۆ ناچێت، کۆنتترۆلی ئاوەکە دایمە مهندسیکی میکانیکمان هەیە، چێکیوانەیە کاتەوە ڕۆژانە بەسەریانەوە ئەگەر یەکێک لێ کە بێ ئاوی وەستا بێ. بۆ کەمبوونەوەی گرفتی نیشتەجێبوون لە شاری سلێمانی چەندین پرۆژەی نیشتەجێبوونی هاوڵاتیان خراونەتە بواری جێبەجێکردنەوە. یەکێک لەو پرۆژانە پرۆژەی شاری ئاسۆی گەشە کە بە سیستمی ستانداردی جیهانی خزمەتگوزارەکانی ئاو و کارەبا لە یەکەکانی نیشتەجێبوون دابین کراوە. باوتەی لێپسراوانی پرۆژەکەش لە کاتی بەشداریکردنی هاوڵاتیان بۆ سوودمەندبوون لە یەکەکانی پرۆژەکە ڕەچاوی قەیرانی دارایی و ئابووری هەرێم و باری گوزەرانی خێزانەکان کراوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.